بینرانی بەرنامەی پیشە ڕەمەزان سڵاوی خوای گەورەتان لێبێت. بە دەگمەن ڕێدەکەوێت ئێمە میدیاکار ڕۆژێک لە ڕۆژان کاتژمێر 3:25 بەیانی دەچین بۆ ئیشێک. بەڵام کەسانێک هەن کە ئەمەیان بۆتە پیشەی هەمیشەی و ڕۆژانە لەو کاتانەدا بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان لە ماڵەوە دەستنەوە دەرێت. بەرنامەی پیشە ڕەمەزانی ئەم جارە لەگەڵ یەکێکە لەو کەسانە کە هەموو بەیانیەک لە دوای بانگی بەیانیەوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی ماڵ بەجێ دێڵێت. لەگەڵماندا بن شێوازی کارکردن و ئەزموونی ژیانی ئەو بۆ ئێوە دەگوازینەوە. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر الصلاة خير من النوم الصلاة خير من النوم دەرەبینران وەکو لە دەستپێکی بەرنامەکەشدا ئاماژەمان پێکرد یەکێک لەو کەسانی کە لەم جارە میوانی بەرنامەی پیشە ڕەمەزانە کە نزیکەی 6 ساڵ دەبێت سەرقاڵی بەقاڵیە و ڕۆژانە دوای بانگی بەیانی دەچێتە ئالوەکەی سلێمانی و لێەوە هەندێک میوەجا دێنێ و لەسەر سارەی خۆی فرۆشێت. ئەویش کاک عەبدوڕەحمانە. کاک عەبدوڕەحمان سپاس بۆ ئامادەبوونت. سەلام عەلەیکم. عەلەیکم ئەسەلام. زۆر سپاس دەکەین. بوو ئەمڕۆ دیارە هیلاکیش دەکەین سەرەتای دەستپێکی ڕۆژێکی نوێ و دوای بانگی بەیانیە بەیەکەوە لە جەماعەت هاتوونە دەرەوە. ئەگە بۆم باسکەی کاک عەبدوڕەحمان ڕۆژانە چۆن سەرقاڵی ئەم ئیشەیەتی؟ مامۆستاگیان من بەیانی دوای نوێژی بەیانی دەچم بۆ ئالوەکە ئەو کەلوپەلەی سەوزە و میوە هاتێک کە پێویستمە ڕۆژانەی فرۆشم دەیکڕم و دەیهێنم بۆ سەر ئەو جادەی فرۆشم. بەڵێ دیارە ئەمە پیشەی ڕۆژانەتەوە تا ئەم پیشەیە هیلاکت ناکە یاخودکە ڕاستی کەم خەوی تێدا هەیە؟ چۆن کە ئەوە تۆ جای بۆنێ مانگی ڕەمەزانەوە کەم خەویتی بەس خۆشە بۆ نێ مانگی ڕەمەزانەوە زۆر بەلام و خۆشە مانگی پیرۆزە و بەڵێ بە دیاریکراوی ساعت چەند دەرەچی ڕۆژانە؟ وەڵی کات کەوتووە سێ بۆنێ مانگی ڕەمەزانەوە لەبەرەوەی نیوەڕۆیان 1-2 ساعاتێک ئیسراحە دەکەین 2 ساعاتێک ئیسراحە دەکەین زووتر دەچم و زووتر دێمەوە. بەڵێ دیارە تۆ لە شوێنێک لەسەر شەقامەکانی سلێمانی سەرقاڵی ممارەسەکەتی پیشەکەت ممارەسە دەکەیت. ئەمە تا چەند بۆ تۆ قورسە ئەم هەموو گواستن هاتو شوێ؟ وەڵی گواستنەوە ببوونەوە کە دوکانێک نییە مەسەن شتێک نی هەر لە سیارەکەی خۆمایە ئیتر ناڕەحەت دەبین دایگرە و باری کەرەوە و شەوانە کۆی کەرەوە و ئیتر هیلاگە بین پێوەی. بەڵێ زای ئەمڕۆ لەگەڵ تۆ بین تا ئالوەکە لەگەڵ تایم زانین چمان بۆ خزمەتانم بەخێر بێن یاخوا. زۆر سپاس دەکەین. فەرموو بابا فەرموو قوربان فەرموو تۆزێ قورسە زۆر قورسە. وەڵی بەیانیانەوە تۆ جارە زستانان هەر زۆر ساردە بەیانیان کە دەرەچین لە ماڵ دەرەچین زۆر ساردە اینجا هەر کە دێشینەوە هەر هەوای ساردە سەرمایەکی زۆر لێمانەدات لە ئالوەکە بە تایبەتی کە دەرەچین. وەڵی هیلاکی جەبین بەس شار نییە دەسەڵات نییە کەسابەتە ژیانە بێت ڕابێت لەگەڵ ژیانە کەسابەتە مەجبوریت حەزم لێتی پڕبەدڵ حەزم لێتی ئیشەکەم بەس ئەوەی هەیە لەسەر ئەو جادەم زۆر هیلاگەم بە گواستنەوەی شتەکان داگرتن و بارکردن و لە ئەلوە باریکە و بێنە لەوێ دایگرە و بڵاوی بکەرەوە ڕێکوپێکی کە داگەگیانەوە ئێمە ئێستا گەشتینە ئەلوەکەی سلێمانی گۆشت کڕین و سەوزە و میوە هاتوشتە لێرای کڕین و باریەکەین ئەیبین بۆش شوێنی مەبەستی خۆمان تا ساعت و نیوە 2 ساعت تا ساعت 8 من لێرە گەڕم کاتێکەکەومەنۆ کە کات کەوتووە قەڵەباڵخی ئەلووە ئەزانێت کاتەیە ئەلووە قەڵەباڵخە 3 ساعت 4 ساعت ئێمە دەرناچین لە ئەلووە بەهۆی قەڵەباڵخی ئەلووە.
کابڕەمان دیارە ئێستامە گەشتون بەناو ئەلوەکەی سلێمانی ئێستا تۆ لە سەرەتا لێرەوە دەست پێ دەکەی لێرە چیە دوایە چی بۆ کوێ لێرە سەوزە و شتەکان مەکرمەوەی سەوزە و پێویستیاتی دوکانە ئەیکڕم و ئەنجا دەچم بۆ میوە شتەکە بەڵێ ڕۆژانە دیاری کراوە چەند دەکڕی مشتەکانە دیاری کراون بەڵێ دیاریکرا خۆم زانم چەندە بە گوێرەی پێویست هەبووە خەسارەتمەند بووبی یاخود بەڵێ ڕۆژانە خەسارە بێت چونکە ئەوەی دەیگبین هەمووی نافرۆشێت هەمووی نافرۆش خەسارەیە بێت بەڵێ بە دیاریکراوی زیاتر خەڵک خواستی لە جۆری سۆزەواتە لە ئێستا کەرەوز بە تایبەتی کەرەوز و تەڕەتیزە و ئەو شتانە بۆچی وایە وەڵی ئیترەوە مشتریەکان بە تایبەتی کەرەوز بۆ ناو بگرە شلەی کولەکە شتە زیاتر سەر ببێت بەڵی لە میوەجاتەکان زیاتر چ میوێتەوە میوە وڵایت پێشتر سێ و پرتەقاڵ و شت بووی سێ میوە هاتەکان گۆڕاون بە قەیسی هاتووە کورە هەنگی دنیا هاتووە ئەو میوە تازانە هاتوونەوەی میوەی بەهارەیە بەڵە دیارێت و کابڕمان ڕۆژانە گەدەیت هێرە هەسە دەێستا کاتەکەشی کاتی چۆن دەڵێ خەوە لە لای هەندێک بەڵام هەر لە خۆتەوە حەز دەکەی شەوق زۆقێکت هەیە بەیانیان خەو نییە خەویستی نەوەڵە لە خۆتەوە شەوق زۆق بۆ دەزەوێت لێرە کاج دێرەیتر توێژوەکەەوە خەڵکە بێت بجوڵیت ئیشی خۆت بکەیت بەڵێ بە هیوایەوەی وەختێکی باش و خی گەورەستی باش بۆ نێریان بۆ سەرقاڵی مسلمانانی سەڵا بەعام بەڵێ تۆ سەرقاڵی کڕینی کەلوپەلەکانی خۆت بە دواتر ئێمە لە شوێنی کارەکە درێژەوە بەرنامەکە مەتانم بە قوربان دوای ئەوەی ئێمە بەیەکەوە بەیانێکی زوو کە تا ئێستا تاریک و ڕوونی بەیان بوو چوین بۆ ئەلوەکەی سلێمانی و بینیمان تۆ لەوێ پێداویستەکانی ئەمڕۆ بخۆت دەسەبێت کە لێرە دووبارە جارێکی تر هاوڵاتیان دێن لە تۆیەکردنەوە ئەگەر بۆم باسکەی ئەم پرۆسەیە تا چەند قورسە لە مانگی ڕەمەزاندا بۆ تۆ وەڵی نەک مانگی ڕەمەزان پێش مانگی ڕەمەزانی شەر قورسە چونکە کاتە بووە باران و لەنگێزەوە بووە سارد بووە هەوای سا بۆ بەیانی زوو تۆ بۆ سەرما بچۆ بۆ ئەلوێی سلێمانی و لە ئەلوێی سلێمانی شتەکان کۆبکەرەوەی تر خۆتتان ئەم بەیانە لە خزمەتان هەبووم چۆن ئەگەر ئەوە باران و ئەوە بێت زۆر ناخۆشە بۆ بەڵێ جارێ ئێمە یەکەم ڕۆژ بوو نەمانتوانێت بێت تۆمارکەین تۆمە ئیشی هەموو ڕۆژانەتە تا چەند ئەمە قورسە بۆ تۆ بەلای وەڵا ئەمڕۆ هەر زۆر خۆش بوو بۆ من ئەزانین بۆچی خۆش بوو یەک قەڵەباڵخی ئەلوە نەبوو بەو شێوەی جاران نەبوو ئەمڕۆ تۆ جارێ شەمە و پێنجشەمان هەر زۆر قەڵەباڵخە شەمە و پێنجشەمان بەتایبەت بەڵێ دیارەمەی تۆ دوکانی و لەسەر سارەی خۆت ئەم ڕۆژانە هیلاک نایە بەدەست کۆکردنەوەی دوواردان بەرەوەڵا ناڕەحەتی جەبین هیلاکی جەبینەوەی سێ کاگەس ئەدی لێ بوو کاگەس ئەدڕۆیەوە بۆ ماڵەوە ئیتر لە نیوەڕۆ ئەوی لێ تاواتە کوڕێکی خۆت هاوکاری دەکات بەڵێ کاگەسەدی کوڕم بەڵێ هاوکاری مەکا زۆریش زۆر ماندووە بێ بگرە ئەویش وەکو من ماندووە بێت لەو تەمەنەیە زۆر لە من ماندووترە بێت بەڵێستان سار بێت خواڕستاندا بەڵێ مامەڵی خەڵک چۆنە لەگەڵ ئێوە تا چەند بوونەمونە مامەڵە لەگەڵ خەڵکە ئاسایە بە تابەتی لە مانگی ڕەمەزاندا وەڵی مامەلەیەمە هەر بڵێن مامەلەمان چۆن بێت وەکو ئەوەی خێرێکی کەمیە خەینە سەر ڕستقەکە و ئەوەیشی کە بزانین جوان نییە نایدەین بە خەڵک لەبەرەوە یەک پارەکەی بە حرامەزانین دویش گوناحبارە بین ئەو شتە بە ڕستقەکە لە جار کاتێ ئەمێنێت و لای ئەمە دووسێ ڕۆژێک ئەمێنێتەوە بزانین بە خەڵکی ماڵ و مناڵی خۆمان نایێت نایدەین بە خەڵک بەڵی تا چەند لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ فەقیرە هاوکاریتان هەیە خەڵک دێ بۆ لای ئێوە باش نەبێت وەڵی هەیە بە تایبەتی جومعان لە دەرگای مزگەوت تا دێت ئەوەی کە
بزانین وایە و واقعیان لەبەرەوەی ئێمەش خێرێکمان دەستکەوێت خوا لە خێری دەرنەکات هاوکاریەکەی. واخێرتان بنووسێت. کاڵ ڕەنگەمەوە باسی ئەوە بکەی تا چەند ئێستا بەڕاستی چکە ناوە دەبینین لە هەندێک شوێن ئەم جۆرە پیشانە یاخود ئێوە هەراسان دەکرێن تابەتی لەلایەن حکوومەتەوە. بەڵێ چۆن چی بکرێ بۆ ئەوە ئێوە لە شوێنێکە کۆ بکرێنەوە ئێوەش خەریکی پەیداکردنی بژێوی ژیانی خۆدا؟ وەڵای حکوومەتیش حەقی خۆیەتی ئەزانین بۆ چیان خۆیەتی چونکە بەقاڵەکان یەکێکی وەکو من ئەچێت شت دائەنێت ئەچێت ئەیباتە سەر جادەکە تۆ سەر شۆستەکە ئیش بکە لەوانەیە حکوومەت چاوپۆشی لێ بکات بەس تۆ من شتەکانە بەمە سەر جادەکە و ڕێگەی ئۆتۆمبیلەکان هەڵبەتە ئیسیحام دروستەکەی اینجا بۆ ناو شارەکەی شەر ڕەنگی شارستانی پێوە دیار نییە ئەوە لەبەرەوەی هاوان شەقی خۆیانە. بەڵێ تا چەند لە وەرزی گەرمادا ئێوە خسارمەندتان زۆر؟ وەڵای لە وەرزی گەرمادا من تۆزێک لەوانەیە لە مانگی شەشەوە بۆ مانگی بۆ مانگی نۆ ئەوانە من تۆزێک ناو بە ناو بڕیتیەخە لەبەر ئەوەی چی لەبەر ئەوەی کە شت یەک نامێنێتەوە خەڵکیش ئەوەی زۆربەی لە لادێ و لە منتیقەی پێنجێن و شار باژێر و لەوانەوە خۆی زەرعات وشتی هەیە پێویستی بەوە نییە بێت شت بکڕێ بەو شێوە. بەڵێ بە دیاریکراوی تۆ ڕۆژانە ساعت چەند هەڵدەستی و شەوانە ساعت چەند ئەچیتەوە ماڵەوە لە بشێت؟ ئەوەی ئەم بەیانی لە خزمەت جەنابتانە بووم پێش نوێژی بەیانی بوو نوێژەکەمەکەم معدل تا نوێژ نەکەم لە ماڵەوە ڕەمەزانیش نەبێت ئەچم لە مزگەوت نوێژەکەمەکەم دێم و سعاتێنی ساعتی ساحە دەکەم و پاروێنانە خۆم و ئەمجا ئاڕۆ. بەڵێ ئەی شەوانە ساعت چەند؟ شەوانش تا سعات شەو هەیە 11 ئیتر بە گوێرەی مشتێک ئەگەر مشتریمان ببێ و مەسەر نەیەڵن کۆی بکەینەوەیان کاتێ مشتێکەکان ڕۆمانتیەکەن لەبەر خاتی مشتێکەکان دەمێنینەوە تا 11 و تا 12 ماوە لێرە من خۆم تا 12 ماوە لێرە. بەڵێ قسەی کۆتایی چییە تا چەند تۆ ئەم پیشێت بەلاوە پیشەیەکی خۆشەویستە؟ وەڵای بەهۆی ئەوە کە متاحم و دەردی کابراوتی ماڵ و مناڵێ پێی ژیاوە لە خوا بەزیابێ و پارێکم دەسەکەوێت لێرە ڕۆژانە زۆر متاحم پێ ئەگەر حکوومەت بمێڵێ لێرە دەرم نەکەن لێرە بڵێ کاکە کۆی کەرەوە لای بە لێرە. بەڵێ خوارز خدا بە هیوای لەسەر پیشەکەت بەردەوام بی و لە داهاتوودا دوکانێکی باش و ڕێک و پێک لە شوێنی بە خۆت دەستەوە ئیشەڵڵا. زۆر سپاس بە کاڵەمانیان دەستان خۆش بێت ئەزیەتمان گەردم ئازاکرد. زۆر سپاس قوربانتان. بەڵێ بینێران دیارە ئەوەی بینیتان ئەمڕۆ بەرنامەی پیشە ڕەمەزان تایبەت بوو بە یەکی لەو کەسانێک کە بە دیاریکراوی 6 ساڵ دەبێت هەموو بەیانیەک بەر لە خۆی هەڵاتن دەچێت بۆ ئەلوەکەی سلێمانی و لێەوە لەسەر سیارێک خۆی میوە ئەفرۆشێت تا بەرنامەیەکی دیکە پیشە ڕەمەزانێکی دیکە هەمووتان بەخوای گەورە دەسپێرین ماڵتان ئاوە خواتان لەگەڵ.